بەڕاستی سوتاندنی ئەو چەکانە یا خودرەی پرۆسەی سوتاندنی ئەو چەکانە لەلایەن ئەو شێرە ژنانەی کورد لە بۆ ئەوەی بوو تاوەکو ئاشتەوایی بەرپا بکەن. هیوادارین تورکیاش کەوا یعنی ئەو بەڵێنانێک کە بە کوردیدایە بەڵێنەکان جێبەجێ بکات، چونکە پێشتر زۆر کوردی دەچەوساندەوە لە هەموو ڕوەیەکی. هیوادارین ئازادی و ئاشتی بەرقەرارکە لە کوردستانی باکوور. تەماشامان کرد ئەو ئازایانە ئەو شێرانە یعنی دانیان بە خۆیان داگەر بەڕاستی کاتەچی پێیان ناخۆش بوو دیتمان هەمومان لە بەرچاوی هەمومان کە دیتمان ئەو شێرە ژنانە یاخود ئەو شێرەکتە فرمێشتی ڕزکاتێکە چەکەکەی سوتان، چونکە یعنی ئەوەیان دانا لە پێناوی چی تاوەکو ئاشتی بەقەراربی بۆ کوردانی باکووری. هیوادارین ئینشاءالله کوردیش یعنی دەبتە ئەوەی کە خاوەنی ئەوەی ببێتە دەوڵەت، یعنی لە هەر چوار پارچەی کوردستان کە کوردستانی باکووریش مافی خۆی وەرگرت، ئینشاءالله هەر چوار پارچەی کوردستانی یەک دەگرێتەوە، ئێران و سووریا و تورکیا و ئەو عێراقیش لە خۆی سەر بەخۆی ئینشاءالله. لەناوبردننی چاک هەنگاوێک لە بەرەوپێش دۆخی کوردی بە هەنگاوێک لە بەرەوپێش برد، ئەوە بە جۆرێک تێڕوانینی وڵاتانی بە شێوەیەک گۆڕی وا دەکا لە هەر چوار پارچەی کوردستان وڵاتان تێڕوانینیان بە شێوەیەکی جودا بێت بۆ هەر چوار پارچەی کوردستان و دۆخی کورد زیاتر بەرەو پێش بڕوە. من بە هەنگاوێکی زۆر چاک و ئەرێنیانەی دەبینم و هیواخوازم لێرە و پاش بە زۆرێکی تر دۆخی کورد بە شێوازێکی تر بەرەو پێش بڕوە. هەروەکو لەومەوە پێش جەنابی ڕەوانشاد سەرۆک مامجەلال کاری لەسەر ئەو بابەتە کرد لەگەڵ تورکیا و بە شێوەیە کە بگەنە ئەو قەناعەتە، بەڵام بەداخەوە کە تەمەنی ڕێگەی پێنەدات ئەو ڕۆژە ببینێ و هیوادارم کورد ئەو هەنگاوەی کە بەخۆیەوە بینی بتوانێت سوود و دەستکەوت لەو هەنگاوە ببینێت.